سەختترین کاتەکانی مرۆڤ ئەو کاتانن کە پێویستە ئارام بگریت لەسەر گرنگترین و هەستیارترین بڕیارەکانی ژیانت. هەمیشە بڕیارێکی لەو شێوەیەش پێویستی بە هیوا و ئارامگرتنە و هەمیشەش ئارامگرتن بەرهەمی شیرینی لێدێتە بوو. گەشتبینی و ئارامگرتن وای کرد دایکێک کە بۆ ماوەی 28 ساڵ بەهۆی هەوڵی هاوکاریکردنی کوڕە بچووکەکەیەوە کەوت بۆ حاڵەتی کۆماوە دووبارە چاوی هەڵبێنێتەوە و دەست بە ژیان بکاتەوە. شیرۆکەکە کاتێک دەست پێ دەکات کە لە شارۆچکەیەکی ئیمارات خاتوو منیرە لە کاتی هێنانەوەی عومەری کوڕی لە خوێندنگا ئۆتۆمبیلەکەیان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت و لەو کاتەدا دایکەکە لە پاراستنی کوڕەکەی کەم تەرخەمین ناکات. بە هەموو توانای عومەری کوڕی لە باوەش دەگرێت و دەیپارێزێت، بەڵام ئەم کارەوا دەکات خودی خاتوو منیرە بەهۆی بەرکەوتنی سەختەوە لە هۆش بچێت و بۆ ماوەی 28 ساڵ لە حاڵەتی کۆمادا بمێنێتەوە. عومەر دەڵێت لە ماوەی ئەو هەموو ساڵەدا هیوام لەدەست نەدا و نەمهێشت نائومێدی بڕیارێکی هەڵم پێ بدات و بەردەوام پێم وابوو ڕۆژێک دایکم هەڵدەستێتەوە و بەردەوام پێداگریم دەکرد لە چارەسەر و مانەوە لەو دۆخەدا تا بۆ هەمووانی بسەلمێنم کە هەمیشە هیوایەک هەیە و نابێت هیچ کەس بێ هیوا بێت. هەواڵی دڵسۆزی و خەمخۆری عومەر بۆ دایکی بە ئیماراتدا بڵاو بوویەوە تا ئەو کاتەی شازادەی جێنشینی وڵات گوێی لەم باسە دەبێت و بڕیار دەدات لە پای ئەو وەفایی عومەر بۆ دایکی بە مەبەستی چارەسەر خاتوو منیرە بنێرێتە ئەڵمانیا و سەرجەم تێچووی چارەسەرەکەشی لە ئەستۆ بگرێت. ئەوە بوو دوای ساڵێک لە سەفەری عومەر و دایکی بۆ ئەڵمانیا کاتێک عومەر بەهۆی بارودۆخی ناجێگیری دایکیەوە لەگەڵ کارمەندانی نەخۆشخانەکە لە مشتومڕ و دەمەقاڵێدا دەبێت گوێی لە دەنگێکی کز و لاواز دەبێت کە قورئان دەخوێنێت. دوای نزیک بوونەوەی بۆی دەردەکەوێت دەنگەکە دایکێتی و بەهۆش خۆی هاتوێتەوە. بەڵێ گەشتبینی و ئارامگرتن هەندێک جار دەتوانێت موعجیزە بەرهەم بهێنێت. وەک بینیمان ئارامگرتن و گەشتبینی عومەر وای کردوای 28 ساڵ لە چاولێکنانی ژنێکی گەنج بە تەمەنی 6 ساڵی دووبارە چاوەکانی هەڵبێنێت و دەست بە ژیان بکاتەوە.